الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد المرسلين خاتم الأنبياء محمد وعلى آله وصحبه أجمعين بۆ جبريزاني تا ئێستا بێژنن ئەگەر بەتەمان ژن بێنن و بچنە پرۆسەی هاوسەرگیریەوە ئامان نەکەن ئەم جۆرە کچانە بخوازن قەسەم بەخوا ئەگەر ئافرەتێک دیندار بێت و بە ئەخلاقیش بێت بەڵام ئەم جۆرە صیفەتەی تیا بێت و تۆ بیکەی بە هاوسەری خۆت بالله وتالله پێش ئەوەی پیر بی هەر بە گەنجەتی پیرە دەکات ئەمە تەجربەی پێشینی خۆمانن بەڕێزانم ئەوان بینیویانە چۆن پیاوە بووەتە فلیم بەدەست ئەم جۆرە ژنانەوە بۆیە وەسێتیان بۆ ئێمە کردووە ئامان نەکەن ئەم ژنانە ئەم کچانە بکەن بە هاوسەری خۆتان یەکەم هەر ژنێ صیفەتی منەتی تیا بوو المەنانە ئەوانەی کەوا مێردەکانی خۆیان منەتباران ئەکەن میوانێکت بۆی بردووەتەوە چێشتێکی نۆرمەڵی بۆ لێناوە ئاسایی دەدانە ڕۆژە نای بڕێتەوە ئەڵێ من میوانم بۆ تۆ بەڕێ کرد پشتم شکا ئەوەنە ئیشم کرد دایک و باوکت مانگێکە لە ماڵمان دایان کوتیوە و ناڕۆن پشتم شکا ژیانم نەما بەدەستیانەوە هەموو ڕۆژێ ئەیدا بەچاوتە مناڵە بۆ پەروەرداکە ئەی گۆڕێ بەیانی هەستاوە بچێ بۆ مەکتەب هەموو ڕۆژێ ئەڵێ من بەدەستی مناڵەکانی تۆ بوومە تەفلیم ئەمە ئافرەتێکە لا خەیڕە فیها وریابە جا لە دایکێوە سەیریکە دووەم ئەلئەنانە ئەو ئافرەتەی بە بەردەوامی خەریکی ئەنین و ئێش و ئازارە ئەیبی بۆ دکتۆر سبحان الله هەر فەحسێکی بۆکە هەر پشکنینێکی بۆکە سیرەکان ئافرەتە لە گوێزی هەورامان ساخترە هیچ کێشەیەکی نییە بەڵام حەزی بەس لەبەر حەزی لەوەیە منەت کا بەسەر پیاوەکەیە ئەنین کا بەسەر پیاوەکەیە نکە نکا بەسەر پیاوەکەیە سەری بەستووە بە بەردەوامی ئەڵێ پیاوەکە سرم ژانەکە پیاوەکە قاچم ژانەکە پیاوەکە وەرە بمشێرە جا ئەو برایەکە بوو هەر بۆ خۆشی ئەیوت مامۆستا ئەرێ نازانم ژنی هەموو خەڵک وایە یان بەس ژنی من وایە من کرێکار ماندوو مردوو لە دەرەوە ئێوارەکە ئەڕۆمەوە سێرەکەم دانیشتۆ لە ناو حۆشەکاڵی پیاوەکە تۆزێ بۆ نامشێنیت بەخوا هیلاکم خەریکە ئەمرم ئیمڕۆ هەویرم کردو نانم کردووە ئەممان ئەگەر هەر ئافرەتێک ئەم جۆرە صیفەتەی تیا بوو دایمەن هاواری ئەکرد لە لاشە و لە ئازار بەخوا بەدەستیەوە ئەبیتە فلیم نەکبەختەوە بی لە پەنایە الحەداقە وریابە کۆمەڵی ئافرەتمان هەیە لە دەستی خەڵکە هەچیە ببینن حەزیلەتی ئەچێتە هەر ماڵێکەوە کاکە و ماڵە دەوڵەمەنە تۆش پیاوێکی هەژار و فەقیر و موچەخۆری هەر شتێکە بینی حەزیلەکەت لەو بازاڕەیە سەیر هەر دوکانێکە کاڵێ پیاوەکە بۆم کڕە تا وادیەکە ئیفلاست پێهێنێت هەموو ڕۆژەیە مۆدیلی ماڵەکەت پێگۆڕێت قەنەفەت پێگۆڕێت فەرشت پێگۆڕێت کورە نازانم سەقفی ماڵەکە و پێگۆڕێت ئەممان نەکەی وریای ئەم جۆرە ئافرەتانەکە نیکی بیکەی بە خێزانت البەڕاقە ئەو ئافرەتەی کەوا بەردەوامی خەریکی جوانکاری و سبوخکاریە ڕۆژێ فێلەر ڕۆژێ بۆتۆکس ڕۆژێ عەدەسا ڕۆژێ نازانم تەجمیلات هەر ئافرەتێ لەم جۆرە بوو نەچی بچیتە پێشەوە قەسەم بەخوا ئەمە عادیە عادی بڵێ بڕۆ دەموچاو بشوەرە بەو سابیونە ڕەقیە بزانە چی لە دەموچاویایەتی ئەوە سەحر سەحەڕوا ئەعیونە الناسی وەستەرهەبووهم ئێستا کچی ئێستا هەمووی سەحری لە چاوی گەنجی ئیمڕۆ کردووە چاوی هی خۆی نییە برۆی هی خۆی نییە لچی هی خۆی نییە گوپی هی خۆی نییە جەسەدی هی خۆی نییە ئەممان نەکەی بە دەوری ئەو جۆرە ئافرەتانەیە بیت قەسەم بەخوا یەک جارێ بڕوا دەموچاوی لەو حەمامە بشۆری و دوای لە بان سفرەکە لەگەڵ یا دانیشتی ئەو کاتە پەشیمانی دادت نادات و جۆرەها ئێستا جیابوونەوە لە بینی خێزانەکانە ڕۆدا هەر هۆکارەکەی ئەمەیە الحەداقە ئەوەنەی لە بەردەم ئاوێنەی ئیهتیمام بە دەموچاو و جوانی خۆی ئەدا احتیمام بە مێردەکەی خۆی ناتا تۆ ئیهمال کردووە هەموو ژیانی هەموو مەهام و ئامانجی ئەم ئافرەتە جوانکاریە ئامان نەکەی ئەو جۆرە ئافرەتانە بکەی بە خێزانی خۆت المختەلیعە ئەو ئافرەتانی کەوا بەبێ ئەسبابێک بەبێ هیچ هۆکارێک داوای تەلاق لە پیاوەکانیانەکەن ئەمە زۆرە بەڕێزانم یەکەم ڕۆژە مارەت کردووە تەلەفۆنت بۆکە ئەڵێ ئەگەر ئەوم بۆ نەکەی ئەبێ تەلاقم بیت ئەگەر وانە بێت ئەگە ماڵی گیان بۆ نەکەی من تەلاق وەرەگرم هەر لە ئێستاوە داوای تەلاقەکات ئەم جۆرە ئافرەتانە ئامان ئەم نازونوزە ئەم ژیان ئەوە نەخۆشە ئەم هەموو تاڵیشی تێبێت الفاخرة بأسباب الدنيا وریابە کۆمەڵە ئافرەتێکەیە بە بەردەوامی خەریکی چییە خەریکی فەخر و شانازیە بە ئەسبابی دنیاوە ماڵی باوکم ئاوان و ماڵی باوکی تۆ وایە ماڵی باوکم سەیارەیان هەیە ماڵی باوکم فندقیان هەیە ماڵی باوکم مەزرعەیان هەیە ماڵی باوکی تۆ هیچیان نییە تۆ چیت هەیە من براکانم هەر هەمویان تاجرن هەر هەمویان بازرگانن
ئێوە چیتان هەیە خێڵەکەی ئێمە چی خێڵێکە با بە ئێمە خاوەن ئەوەنە چەکدارین خاوەن ئەوە نازانم نازنا و بتوڵین ئێوە چیتان هەیە هەر ئافرەتێک خەریکی ئەم شانازیکردنە بووە بە دنیا شانازیکردن بە عەشرەت و بە نەسەب و بە حەسەب و ئەمانەوە وریا بە نەیکی بە خێزانی خۆت قەسەم بەخوا دوای وەکو کۆیلەیەکت دێدێ لە بەردەستیە العاهرة وریا بە هەر ئافرەتێک داوێن پیسی کردبوو حاشا لە ڕووی ئافرەتە داوێن پاکەکان یا پەیوەندی ناشەرعی لەگەڵ پیاوێکی ترا هەبوو باشە نەکەی بیکەی بە خێزانی خۆت چونکە بەخوای پەروەردگار وما الحب إلا للحبيب الأولي أو ضلي هر للاي أو بياوي ترى إتر أو چني زردخانه بكا بروي توا چني خوشويسي باتي لدلا ودروكها لقل تويا أو ضلي هر للاي أويا فشلي هنا بلان أم فشل للاي أم يشتا حقيقية علي هر رجل الرجان بيت من أقب أو بياوة أما نكي إما من بياي وأزانم جنجي وأزانم سور أزاني أم كشب بيوندي هي لقل كسي كتيرا والله ما مصا أمزا منايا لما أمزاين بو غيري بو خمنا بو كسبت پرزامە ئەم پرزە بابە ئەو حەزی لە کوڕێکی ترە ئەو ژیانی لەگەڵ ژیانی کەسێکی ترا پێکێناوە ئەو دڵی لای کەسێکی ترە ئەو خەیاڵی لە شوێنێکی ترە دەوازی لێ بێنە با بڕوا بەڕێی خۆیە الحەنانە ئەو ئافرەتانی بە بەردەوامی چاویان لە ماڵی باوکیانە دوو ڕۆژە هاتۆتەوە بۆ ماڵ ئەڵێ ئەدەی بم بەرەوە دوو ڕۆژە هاتۆتەوە بۆ ماڵ ئەڵێ بۆ ماڵی خوشکەکەم چاوی لە دەستی ماڵی باوکێتی خوای پەروەردگار ماڵی کردووە بۆ سوکنە بۆ ئەوەی تۆیە تایە بەحەسیتەوە بەڵام ئەم ئافرەتە نایەڵێت هەموو ڕۆژێ ئەبێ هەفتەی سێ جا بیبێتەوە بۆ ماڵی دایکی دایکمە خۆ بەجێ نایەڵم خۆ فڕی نایەم ئێخۆ نەمانە تۆ فڕی بە مێردەکەی تۆ هەموو شتێکە تەواو تۆ شوت کردووە هەموو شتێ بە عادەت عادەتەکەی تۆ تەواو بێتام بوو ئەگەر ئافرەتێک ئەمە صیفەتی بوو ئامان لە خوشکەکەیەوە بزانە لە کەسوکارەکەیەوە بزانە هەموو ڕۆژێ داوای ماڵی باوکێکت یا کێشەیەکی زۆر بەسیتت هەیە لەگەڵ یاکسە تەلەفۆنەکا بۆ براکەی تەلەفۆنەکا بۆ دایکی تەلەفۆنەکا بۆ باوکی وەرن وای پێوتم زلەیەکی لێیەم قسەی پێوتم بەخواوەتی براکەت بەس پیاو نییە باوکت کەی پیاوە ئەم جۆرە ئافرەتانە لا خەیڕە فیها ئامان وریابن ئەگە عیشقتە ئەگە دڵدارتە ئەگە نازانم خۆشت ئەوێ ئەگە نازام لە هەنگن شنترە لە چاوی تۆیە ئەمان نەکەی ئەمە بکەی بە هاوسەری خۆت قەسەم بەخوا ئەبی بە فلیم بەدەستێەوە الناشس ئەو ئافرەتەی دەمەوەرە ئافرەتێک کە دەنگی بەرزەوە کرد بەسەر پیاوەکەی خۆیە ئەمە بۆ ئەوە ناشێ بیکەی بە هاوسەری خۆت هەر ئافرەتێک هاواری کرد بەسەر مێردەکەی خۆیان دەنگی بەرزەوە کرد بەسەر مێردەکەی خۆیان ئەمە ناشێ بیکەی بە خێزانی خۆت هەر ئافرەتێ لە ژێر ئیطاعە و فەرمانی پیاوەکەی خۆیان نەبوو ئەمە ناکرێ بیکەی بەهێ خێزانی خۆت با جوان بێت با شاجوان بێت با باڵای بەرز بێ با نازانم قەد و باڵا بەرز بێت واس لەمانە بێنە بە عاتیفە بڕیار نەدەی ئەم ئافرەتانە سەرەتانن بۆ ژیانی هاوسەرگیری نابن معقوڵە ژن بابە ژنی وایە بە قورئان نایەڵی پیاوەکەی هەر سیاقەت بکات سیارەکەی لە سەنی خۆی لێ خوڕێت باشە بە کەیفی خۆی جرت و فرتێتی لە مەجلیسا خۆی بخۆی سەری مەجلیسی گرتووە هەموو حەکایەتی خۆی کات هەموو بڕیاری خۆی لە ماڵەوە ئەیدا ئێستا هەر هەمویان کوڕ کەچ گشتی پشتگیری دایکەکەت باوکیان وەلا ناوە باوکی حسابی بۆ کات بابە کوڕەکەی لە بازار قەرزاری خەڵک هاتووە بۆ لای باوکی ئەڵێ بڕۆ بۆ لای دایکی وای لێ هاتووە ئێستا باوک بۆتە کۆیلە بەدەست ئەم ژنەوە بۆیە لوقمانی حەکیم بە کوڕەکەی وتی کوڕە شیرینەکەم اتقي المرأة السوء ورياي آفرتي خرابة فإنها تشيبك قبل المشيب قسم بخوا بيش أوي بير بيت أم هر بقنجي بيرت أكات بخواي متعال إسا بيا يواهيا الرنگ للرخصاري أنا ماوا بيا كرين لزاري نايا أو جيرو دي دسي آفرتي خرابة بوي بيغمري خواه صلى الله عليه وسلم يفرمو خواي داوال ليكم بنات بي أقرم من زوج تشيبني قبل المشيب لهاو سريك بيش أوي كوا بير بم بيرم بكات تو ئەوە نەخەفەت بخۆی بە دیارەوە لەبەر مناڵ ناتوانانی لی جیابیتەوە لەبەر برا کەسوکارەکەی ناوێری لی جیابیتەوە لەبەر عادەت و کوردەواری خۆمانەڵی حەیام ئەچێ ناتوانی بۆیە گیرۆدەی دەسی ئەم جۆرە ئافرەتە ئەبیت پێش ئەوەی پیربی پیرت ئەکەن ئەممان ئەم نەسیحەتانەی پێشینی خۆمان لەگوێ بگرە قەسەم بەخوا تۆ بەختەوەر ئەبیت بەڵام ئەگەر بڵێ وەڵا قەیناکە مادام جوانە کورە ئەوەی ترش چاکە بێت بەخوا ئەو کاتە بەدبەخت ئەبیت خوای پەروەردگار بەختەوەری بۆ هەموو ماڵەکان بێنێت
هاوسەری باش ببەخشێ بە ئەو گەنجانی کەوا تا ئێستا نەچوونەتە پرۆسی هاوسەرگیریەوە. بەختەوری دنیا و قیامەت بن. بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.